ئەو خانمەی بە خێرایی فرمێسک لە چاوەکانی دێتە خوارەوە واتە لەگەڵ قسەکردنێکی تۆزێک کاریگەر کە کاریگەری بەسەر ژیانیەوە هەیە یەکڕاست فرمێسک لە چاوەکانی ڕناوەستی و دێتە خوارەوە بە زوویی بە سێ تایبەتمەندی جیا دەکرێنەوە. یەکەم، ئەو خانمە قوربانێکی زۆری داوە لە پێناوی کەسی بەرامبەر واتە هەموو ژیانی بە قوربانی کەسێک کردووە یاخود چەند کەسێک هەست بە ستەم لێکراوی دەکات بۆتە مۆمێک بۆ ڕووناکردنەوەی ژیانی کەسانی دیکە سوتاوە بۆ خۆی لە ناخەوە سوتاوە بۆ دڵخۆشکردنی ئەوانی دیکە. دووەمیان، خاوەنی دڵێکی زۆر پاکە دڵ سافە. سێمیان، عاتیفە زاڵە بەسەریدا واتە خۆشەویستی و محیبەت لە ڕادەبەدەر بۆ کەسی بەرامبەری هەیە و زاڵە بەسەریدا بۆیە هەر کاتێک قسەیەک لەبارەی ژیانیەوە دەکرێت یەکڕاست فرمێسکەکانی دێتە خوارەوە.